وەک دەبیستن بووک و خەسوو لە کۆندا لای هەندێک دوژمنی سەرسەختی یەکتری بوون. بووک دەیفەرموو ناهێڵن دانیشم، خەسووش دەیفەرموو کوڕەکەی لێداگیر کردم. با بگەڕێنەوە بۆ کاتێک کوڕەکە هەرزەکارە و جارێ ژنی نەیەناوە. ئەو کات پێمانەوت سەردەمی دڵ و تیر. کوڕنی دەوێرا شانەیەک بە قژیا بهێنێت. یەکسەر دایکی ئەیوت ئەک دایک بە ساقەو بێ. کوڕی من گەورە بووە، ئاخ نەمردمایە و ژنم بۆ بهێنایە، تا لە ژیانام نەوەکارم لە باوەش بگرتایە. لەولاوە باوکی هەڵی ئەدایە و ئەیوت نەمرین ئەیبینین چۆن لەگەڵ بووکە خام سەنگەر لە یەکەگرن. قاقای دی ئەیە چونکە ئیمانی بە وەسعەکە نەبوو. دایک یەکان دەردوو قسەکەی پێ ئەبڕی و ئەیوت حەدت نەبێ، کوڕە بە قوربانی خۆشی و ژنەکەشی بم. طبعا لەم کاتەیە کوڕە تەقەی سەریەت، هەر نازانێت مەسەلە چییە. قسەیەک لە من و قسەیەک لە تۆ. بیرۆکەی ژنهێنانیان ئەکردە مێشکەوە. کوڕەی داماویان وا لێ ئەکرد، هەر یەکەم کەسی پیشان ئەدرا ئەیوت بۆم داواکەن ئەمەوێت. شەو دایجان لای بۆ پێشە قوشڕەکەوە بە کڵافەی دەزوی بەغا خەریکی دوورینی متیلی لێفە بوو. بەدەم ئیشکردنەوە باوکی مناڵەکانی ئەدوان. جارێ لەو سەرەوە بۆی ئەهات کاتی کە خۆی شووی کردووە. ئەها بێتە پیاوەکە کاتی خۆی چەند جوان بووم، بەخوا ماڵی فلان و فیساڵ هات نەداوام، وتیان سەرتاپای لە ئاڵتوو نەگرین بەس شوو بکات بە کوڕەکەمان. بەڵام من ڕازی نەبووم کە دایکم پێیوتم بۆ تۆ نازانم هەر وەکو شێت لە خۆشیە یەکسەر ڕازی بووم. بەڵێ دایەخان بەددان دەستوەکەی ئەقلتان و قەراقی لێفەکەی ڕائەکێشا و لەو سەرەوە تەقەڵی لە پیرە لێفە ئەدا و دەستی ئەکردەوە بە قسەی شیرین. هەرچی باوکی مناڵەکانیشە ڕۆقیبلا لەسەر گازەرای پشت لێ کەوتووە. هەردوو دەستی لە پشتی سەری تون کردووە و دڵی لای ڕادیۆکەیە. ئاخۆ شەڕی عێراق و ئێرانەوە سێت یان نا. تۆ بڵێ تەژین ئەمجارە تاموالیدی چەند مانگ بکات، تۆ بڵێ فرار بگرن و هەزاران خەیاڵەتی قورسی ئەو سەردەما. دایەخان زوو ئەڵێ ئەرە پیاوەکە قسە بۆ تۆ ئەکەم. باوکی مناڵەکان جۆم لێتە ژنەکە بڵێ بۆسە ئاتۆ وس ئەرە وەڵڵا وابزانم والیدی 58 بان کرد. دایەخان ئۆیش لەم پیاوە ژنەکە جۆم لێتە بڵێ ئەڵێم تۆفەیجانی کوڕمان خوا بمکات بە قوربانی. تۆفیق چیەتی؟ وەڵا چی بێت لە تۆ نهێنی دڵی بە کچێکەوەیە. طبعا تۆفیق لەسەر قسەی دایکی هەڵی بشاتووە، ئەجینا وەک پێشوو ئاگای لە مەحموود بێزەوا نییە. باوکی مناڵەکان ڕاز دەبێتەوە دڵی چی و کچی چی. کچێ ئافرەت ئەم هەتیوە حەیامان نەبات لەگەڕەکەکەیە. نانا باوکی تۆفیق تۆ بوەستە بەس یەک دوو جار دیوێتی و تەواو. باشە کچی چێە؟ خەمە نەبێ ناسایی خۆمانە، کچی کاگمارفی بانجێڕە. مارف کامە مارف ئەڵێی بەسەر پێرار هات کاتی بەفرەکە سەربانی بۆ ماڵین. ئیتر دایکێ بمرێ تۆفیق زۆر شەرمی لە تۆ کرد بە منی وت. باوکی مناڵەکان ترش و تاڵ هاوارەکات تۆفیق بەڵێ بابەیگیان ئەوە لە شۆوی لۆساوە بانگەکەم کوڕم. تۆفیق لەسەر ئاو بووم جۆم لێ نەبوو باوکەی گیان فەرموو. دایکە ڕاز دەکات ئەڵێ تۆ دڵت بە کچەکەی مالی بانگوشەوەیە؟ بانگوش نا باوکی تۆفیق بانجێر. بانجێر شتی وا هەیە؟ تۆفیق بڵم چی باوکەی گیان خۆتان نەزانن بەس بەخوا یەک جار دیومە. دایەخان هەڵی دایە تۆ چۆرە ئەو دیو لە دەوری سەرت گەڕێم ئێستا خۆم تێیەگەیەنم. با نەڕوات بزانم ئەمە چۆن بووە. با بڕوە مناڵەکە شێت مەکە خۆم بۆت باس دەکەم. تۆفیق ڕۆشت و دایەخان شیرین درێژەی بە قسەکانیە. کوڕە پیاوەکە ڕووی نایە بیڵێت بەخوا وا شێت ئەبن بۆ یەکتری. باوکی تۆفیق بۆ کچەکە زانیوێتی؟ دایکی کچەکە دوو جار یاوێتی بەگوێیە. ئەی دایکی چوزانێت منی شەیتان بشکێ بیرم شوو پێت بڵێم خەرامانی کچی حاجی عەبدوول مناڵیان بووە 5 دەقە چوم سرم لێیە. سۆفرە دایکی هاجەریش لەوێ بوو. هاجەر کێیە؟ هاجەر بوو کەکەمە. هاجەر بۆ خۆی هاجەر ئەڵێی داری خەنەیە ماشەڵڵا. ئیتر فرسەت بوو نیو ساعتی قسەم بۆ کرد خوا هەڵ ناگرێت
ئەویش 1 سەعات وەسفی ئێمە یاوە. باوکی تۆفیق یاخوا ماڵیان ئاوا بێت چی ئەڵە تێگەیشتووە کە تۆ مەبەستت چییە؟ بابا ڕاستەخۆ پێم وت بەنیازین بینە داوای هاجەر بۆ تۆفیق وەڵا زۆریشی پێخۆش بوو. ئاخر خوا بناسە ئافرەت چۆن هەموو ئەمانەت لە پشتی منەوە کردووە چی ئەڵێ باوکی ڕاستیە؟ ئەوە تۆ وەڵێ چی؟ بەخوا باوکی بەقەدەر دنیای پێخۆش بوو وتوێتی کێ لە ئێوە باشترە؟ بۆ باوکیشی زانیوێتی؟ ئا دوێنێ غوربەتخانی دراوسێمان جوابەکەی بۆ هێنامەوە. حای بەخوا جوانە بۆ غوربەتخانی زانیوێتی؟ پیاوەکە غوربەت وەک خوشکم وایە هەر خۆی تۆفیقی گەورە کردووە. خوشکی چی ساڵی پارت بیرچوو قژ یەکریتان لە بن دەرهێنا؟ ئۆی پیاوەکە چۆن دڵت دێت؟ بەخوا ئەگە چوارشەمەی پێشوو ئەو بینی لە مەرقەدی حاجی کاک ئەحمەدی شێخ چۆن ئەپارڕایەوە بۆ تۆفیق هەرچەند دەستی بەس ئەکردەوە هاواری ئەکرد خوایە گیان هاجەر بنسیبی تۆفیق ببێت ئەڵاڵایەوە ئەوە نە بەدەنگی بەرز هاواری کرد بە ڕێکەوت نەسین و گەلاوێژی دراوسێمان لەوێ بوون. ئەوانی گویان لێ بۆ نەسین و گەلاوێژی زانیوانە؟ باشە ژنەکە تۆ ئەخیر کەس بەم نەڵێی؟ وەڵام من حەقم نییە دەبڕۆ خۆشت چۆنی ماراکەی بیکە. پیاوەکە حەیامان مەبە جومعەی داهاتوو پیاوانە چن کاکمەرگ ڕۆژەکەی دیاری کردووە. باشە وا چین و پێشکەشیان کردین ئەی پارە لەکوێ بێنین چۆن مەسەفی بۆ بکەین لەخۆتەوە چۆن شتی وا ئەکەیت؟ مەترسە خوا ئاسانی ئەکات. کەمالی برام و ناسیحی پورزام وتیان ئێمەش یارمەتی ئێی. بەڵێ هەر چۆنێک بێت باوکی تۆفیق ڕازی کرا و دایەخان پلانەکەی سەرکەوتوو بوو. جمعە چوون و دەست ماچ کرا و هەمووی 2 مانگی نەبرد تۆفیق بوو بە خاوەنی ژن و 1 مانگ بەسەر گواستنەوە تێپەڕی و بەیانیەک زوو دایکی تۆفیق لە حەوشە تشتێکی زلی دانابوو سەرکێک سابوون و کتێک ئاوی گەرم لە ئاراوی دووهەم دەستی کرد بە بۆڵەبۆڵ لەبەر خۆیەوە ئەیوت ئای ژنم بۆ قڕم هێنا وامزانی بە خێو مەکات نەمزانینی ڕۆخەوەکات اینجا داخی هیچ نەیگوشتوم ئەڵێ حەزم لە ترشیە و دڵم ئەگڕێ داوەشەی بۆچی بوو کێکیت وەڵڵا بەو ژنانیەی مێردیشتەوە شەشم بووە ڕوون ناتوە بڵێم بێزوو ئەەکەم بۆشی نەکەوتوم و خزمەتی ماڵە خەزوریشم کردووە. ئیتر ئەمە بوو بە هەوێنی دەرکردنی تۆفیق و ژنەکەی لە ماڵە باوان هەر مەپرسە ڕێکەوتن لە نێوانی بوو و خەسوو زۆر دەگمەن بوو. بەهەرحاڵ شەڕ و ئاژاوە بەردەوام بوو لە ڕاستیدا هەردوو لا بێتاوان بوو. کێشەکە تەنها بێجێگایی بوو چونکە ژیانی ئەوسا قورس بوو کولەمەرجی بوو زۆربەی خانووەکان بچووک بوون. دوای ئەوەی کوڕ ئەکرایە دەرەوە بە چەند پارچەجلێک و دوودەست بێت ئیتر ناچار ئەبوو کارێک دۆزێتەوە و خانوویەک بگرێت. دوای تێپەڕبوونی ساڵێک تۆفیق و خێزانەکەی خوای گەورە مناڵێکی پێبەخشین و هەر بەیانی زوو تۆفیق ڕۆژ بە شوێن دایکی و خەسووی. ئیتر هەمووان لەوێ کۆبوونەوە و جارێکی تر سەقامگیری و ئاشتەوایی بە پێوقەدەمی مناڵەکەەوە ئەگەڕایەوە ناو هەردوو خانەواتەکە چکە بە یاسای دوور و دۆست خۆشەویستی پێیا ئەبوو تا مردن تۆڵی ئەکێشان. ویسم پێتان بڵێم ئێستاش چاک و خراپ هەرماوە بەڵام شەڕەکان جیاوازترە. جاری وا هەیە ژنێک دێتە ناو بنەماڵەیەکەوە ئاوەدانی ئەکاتەوە پڕی ئەکات لە خۆشەویستی هەموو کەسوکە لە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەبێتە مای خێر بۆ ئەو بنەماڵەیە. جاری واش هەیە ژنێک دەبێتە بووکی بنەماڵەیەک ئەبێت بە ئاگری قورەت و خێزانەکە پرتەوازە ئەکات هەمویان ئەکات بە دوژمن و ناحەز لە یەکتری تا ئەو کاتەی دەرئەکەوێت هۆکاری هەموو کێشەکان ئەو بووکەیە. ئیتر ئەو کات پیاوەکە ئەخاتە نێوانی دوو هەڵبژاردن یان دەست لە من و مناڵەکان هەڵگرا یان حاشا لە کەسوکارت بکە سەرنجام کوڕەکە لە دایک و باوک و برا و خوشک دوور ئەخاتەوە تا تەمەنێکی زۆر ئەڕوات ئەو کاتەی پەشیمان هەبێتەوە ئیتر کار لە کار ترازاوە نان لەت بووە و تازە درەنگە بۆ ئاشبوونەوە. هیوادارین هەموو خێزانەکان لە خۆشی و ئارامیدا ژیان بەسەر بەرن دوور بن لە ڕق و کینە. نووسینی بنەرمەند ئاکۆڕەش خوێندنەوەی ئازاد پێنجوێنی.